بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم کات و هەموو کاتێکتان باش ئەمڕۆژ لێوارە 24دا بە کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە دێنەوە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست لەگەڵمان بن. گوستیلکانێ یاریەکی کولتوریە و براوەکەی دەخاتە سەما. گۆڕەپانی سوڵتان ئەحمەدی ئیستەمبول شوێنێکی جەنجاڵ لە کاتی بەربانگ. فێستیڤاڵی جمکەکان لە شاری مەهاباد. پردی دەلالی زاخۆ بۆ بەشێکی هاوڵاتیانی ئەم شارە و بیرهێنەرەوەی بیرەوەریەکانیانە. ئەم پردە بە دیمەنە سەرنجڕاکێشەکانی گەنجانی ئەم شارە لە دەوری یەکدی کۆ دەکاتەوە و بە دیار پردەکەەوە بە گۆرانی و چەپڵە ڕێزان شەوێکی خۆش بەڕێوە دەکەن. پردی دەلال ناسنامی شاری زاخۆیە و هەر کەس جارێک سەردانی ئەم شارەی کردبێ هیچ کات دیمەنە جوانەکانی ئەم شارە بە تایبەتی پردی دەلالی لەبیر ناچێتەوە. ام تطور خود کن و ام پیشتین گتن وره بهنا ما فرهد بته بهنا خابیری تید ما فرازا خوب و مجلکه و صبر مال شعد رنوت إلا دورت پری بتن نه هم بس هاوینی همیدا ما متنا پری روز الجمعة فر بو مجلکه و مد ویرجک اب پروژه هنی بچکی زیکا دست بکن خلاص بکن دا ام مفاجئ پری بکن. راستی دست بگی جی برا دلال گلک جه که استراحت و بینام رو ویل فرهد بید انشالله هم چاوره وی پروژه‌ای نجیب دو ماهیک بید خوده همه راستی ولی هاتی همه بیه شوانه جه که راستی جه که نمونه بینام رو ویل فرهد بید همه اول ما هاتی هم هر شب قصدا ویلید کن هنی چه گاوه مینو بطال عمل ویلینش. پرو دلال ناسنامه زاخو کردستانیه لما قلت بینینو که کار سربی پروژه ایتا کرن سر راه هندجی حالاتین زاخو احتمال گلک نه زاخو جنا قصد ویدرید کن اما بیا هاندرک بوما انه ام هندی ما پیچه بتن زیترین دم خلاص کن يعني ما پیش بینید کن کنو خلال دو هاي خلاص بت بس همي يعني ستيبت ما خطوات ما انه صبره بچن ان شاء الله بري دو هاي واجم خلاص کن و ان شاء الله دي كفتت خدمات حولاتين نزيكتين دم بدي بتوارز زبستان يودي ولا
بە ڕۆژوبوون دەتوانێت کاریگەری ئەرێنی هەبێ لەسەر نەخۆشی پەستانی خوێن هەڵبەت ئەو نەخۆشانەی پێویستی بەردەوامیان بە حەبوو دەرمان نییە چونکە ڕۆژوو بە ڕێژەیەکی کەم لە پەستانی خوێن کەم دەکاتەوە. ئامۆژگاری دکتۆر فرێدون ئەسەد ئەوەیە کە نەخۆشەکانی توشبووی پەستانی خوێن سەردانی دکتۆرەکانیان بکەن و بە تەواوی ڕێنماییەکانیان جێبەجێ بکەن. بە شێوەیەکی گشتی باپی توێژینەوەکان ڕۆژوگرتن کاریگەری ئەوتۆی نییە بۆ ئەو کەسانەی بەرزبوونەوەی فشاری خوێنیان هەیە. ئەگەر هاتوو نەخۆشیەکەیان کۆنتترۆل کرابوو با وەرگرتنی دەرمان. بەڵام ئەو نەخۆشانەی تازە نەخۆشیەکان دەست نیشان کراوە یان هێشتا ئەنجامی کاریگەری دەرمانەکانی لەسەر لەشی بە دیار نەکەوتووە ناتوانن بەبێ ڕاوێژی پزیشک بە ڕۆژوو بن. لە چه حاڵەتێکی فشاری خوێن دەتوانرێت بە ڕۆژوو ببین. ئەو نەخۆشانەی ڕێژەی بەرزبوونەوەی فشاری خوێنیان زۆر نییە و ناگاتە پلەی مەترسی. ئەو نەخۆشانەی ڕۆژانە بۆ چارەسەری تەنیا 1 بۆ 2 دەنکە حەب بەکاردێنن. ئەو نەخۆشانەی پێشمانگی ڕەمەزان سەردانی پزیشکیان کردووە و پاش ڕاوێژی پزیشک دەتوانن بە ڕۆژوو بن. لە چه حاڵەتێکی فشاری خوێن ناتوانرێت بە ڕۆژوو ببین. ئەو نەخۆشانەی ڕێژەی بەرزبوونەوەی فشاری خوێنیان بە بەردەوام زۆرە. ئەو نەخۆشانەی کۆمەڵێک دەرمان و چارەسەری زۆر بەکاردێنن لە کاتە جیاوازەکاندا. ئەو نەخۆشانەی لەگەڵ فشاری خوێن نەخۆشی تری درێژخایەنیان هەیە. لەگەڵ ڕێخستنی ژەمەکانی خواردن و وەرگرتنی دەرمانەکان بەڕێکی پێویستە لە مانگی ڕەمەزان بە هەمان شێوەی کاتەکانی تر چاودێری فشاری خوێن بکەین لە لای کەسی شارەزا. باشترین کاتیش بۆ پێوانی فشاری خوێن بریتیە لە کاتی بەیانیان دوای لە خەو هەڵسان یان ئێوارە بەر لە ڕۆژوشکاندن. بە وەرگرتنی بڕی ئاوی پێویست و نووسنی ڕێک لەگەڵ چاودێرێکی باش بۆ فشاری خوێن و دەرمانەکانی دەکرێت بە شێوەیەکی سەلامەت و پارێزرا و ڕۆژۆکانمان بگرین. ڕۆژوو دوو کاریگەری هەیە. با پێش هەموو شتێک باسی بکەین کە ڕۆژوو مەبەستمان چییە؟ مەبەستمانەوەیە کە مسلمانان لە بەیانی پێش نوێژی بەیانی بە ڕۆژووە بە نان و ئاو ناخۆنەوە هەتا بانگی مەغریب یان تا خۆر ئاوا بوون. ئەم ڕۆژوو گرتنە کە لە مسلمانانە تایبەتە بە مسلمانان و مانگی ڕەمەزان هەندێک جیاوازی هەیە لەوانەی کە لە هەندێک جێگای تر لە هەندێک شوێنی تر بە شێوازێکی تر وەکو شێوازێکی ڕێجیمیا ئەوانە بەکارێنرێ بەڵام ئەو خواردنەوەی لەگەڵایە هەندێک جیاوازترە لەو ڕۆژەوەی کە مسلمانان بە ڕۆژوە بن بۆیە لە هەندێک نووسراوە هەندێک جێگایە پێویستە دیاری بکرێت مەبەستمان چییە کە لە ڕۆژۆکە بە تایبەتی. یەکێک لەو شتانی ترەوەیە کە مەبەستمان چیە لە پەستانی خوێن ئەوە ڕوونکەینەوە. پەستانی خوێن یان بەرزی پەستانی خوێن مەبەست لێی خوارەوە و سەرەوەی پەستانی خوێن سەرەوە لە 140 زیاتر بێ و خوارەوە لە 90 زیاتر بێ. یەکێک لەمانەی هەبێ ئەو کەسە پێوترێ بەرزە پەستانی خوێنی هەیە. 3 جۆری هەیە، جۆرەکانی نزم یان بڵین لە ئینگلیزی پێوترێ مایلد یان کەمە، جۆرێکی تری هەیە پێڵێن مۆدەریت، جۆرێکی تری هەیە پێڵێن سڤیر یان زۆر، ینی کە پەستانی خوێنی لە 180 زیاتری بێ هەندێک خۆمان ئەڵێن 18. ئەم کەسانە ئەو کەسانی کە بە ڕۆژوە بن تەسیری چییە لەسەر کەسێک کە بە ڕۆژوو بێ؟ پەستانی ڕۆژوو بوون بۆ ئەو کەسانی کە پەستانی خوێنیان کەم بەرز بۆتەوە یان با بڵین زۆر بەرز نییە، حاڵەتی یەکەم با بڵینەوانی کە مایلدن کەمن، کاریگەریکی ئیجابی باشی هەیە بۆ دابەزاندنی پەستانی خوێن. بەڵام ئەو دابەزانێکی کەمە زۆر دای نابەزێنێ. لەو توێژینەوانەیە کە کراوە بینراوە ئەو کەسانی کە بە ڕۆژووە بن لە کۆتایی چەند ساعتی کۆتایی ڕۆژەکانیانە پەستانی خوێنیان نزم ئەبێتەوە و کەمترە بێتەوە. بۆیە لەسەر نەخۆشەکان پێویستە ئەوەی کە گرنگە ئەوەیە بتوانن لەو مانگەیە باشتر سەردانی پزیشکەکانیان بکەن و کۆنتترۆلی پەستانی خوێنیان بکەن، دەرمانەکانیان ڕێکخەنەوە کەسانی کە دەرمانیان هەیە، چونکە ئەوانەی کە کەمێک پەستانی خوێنیان بەرزاوی کە من مەبەستمە لێرەیە ڕۆژوانان یان بڵین ڕۆژوو کاریگەری ئیجابی هەیە لەسەری ئەوەیە کە
هەندێکیان دەرمان بەکار ناهێنن هەر بە پارێز با بڵین پەستانی خوێنەکەیان کۆنتترۆڵەکەن. بەڵام ئەوانەی کە دەرمانە خۆن زۆر گرنگە ئاگایان لە دەرمانەکانیان بێ بەکاری بێنن چونکە ڕۆژوو جارێکی تر ئەمە وەکو وتمان وەکو کاریگەریکی ئیجابی هەیە کەمێک لەسەر پەستانی خوێن بەڵام لە هەمان کاتە ئەو کەسانی کە دەرمان بەکارێن نەبێت زۆر ئاگایان لەخۆیان بە زۆر باش کۆنتترۆلی دەرمانەکانیان بکەن چونکە لەو کاتەیە بە تایبەتی لە وەرزی هاوینە کە ئاوێکی زۆر لە جسمە کەمە بێت هۆیان با بڵین عراقی زۆرەکەنەوە ئەبێ زۆر باش کۆنتترۆلی دەرمانەکانیان بکەن چونکە لەو حاڵەتەیە کاریگەریەکی سلبی لەوانەیە هەبێت لەسەر کۆنتترۆلکردن و تەنزیمکردنی دەرمانەکانیان. لە بەشی ناوخۆی کوڕانی شەهید شەوکەت و لە شاری هەولێر بە درێژای مانگی ڕەمەزان لەلایەن کەسێکی خێرخوازەوە چەند قوتابیەکی خۆبەخش ڕۆژانە خواردنی بەربانگ بۆ زیاتر لە 30,000 قوتابی بەشە ناوخۆیەکان ئامادە دەکرێت. ئەم کارە خێرخوازیە وای کردووە کە قوتابیانی بەشە ناوخۆیەکان خەمی دروستکردنی خواردنی بەربانگیان نەبێت و زیاتر سەرقاڵی خوێندن بن. ڕۆژان لێرە لە بۆ 2000 تەڵەبەی خواردن حازر دەکرێت دیارە ئەو قوتابیانی کە لە پشتمدایان بینەوە هەموو قوتابی خۆبەخشن زیاتر لە 120 قوتابیمان هەیە لێرە خۆبەخشنەوەانە کارەکە ئەنجام دەدەن پاژۆ لێرە حازر دەکرێت دەست لە حەدیقە لەوێندەرەدا دەنیشتن و فتار دەکەنەوە و ڕۆژانە ئینشاڵڵا بەردەوام دەبین ساڵانە خەڵک دێ و خێرخواز و ئەوانە ئەو ساڵی جارە خێرخوازی بەڕێز شاری هەولێر کە قولیدا کە ڕۆژەکان هەمووی کالێرکانە ئینشاڵڵا ئەمەش لە خزمەتدا دەبین خزمەت قوتابیاندا دەبین دیارە ئیشە لە بۆ قوتابیەکان زۆر باش لە بۆ قوتابیەکان کە دێنەوە لە زانکۆ بە مشکەشی مرتاح دێنەوە دەزان ئێوەران خواردنەوە دادەندرێ وەختەشی زۆریان لەوە دەگەڕێتەوە و ئەو هەموو تەباغانە کوژایەوە هەموو ئاگرە کوژایەوە لێرکانەوە لە هاتی سۆی بازار و ئەوانیان لەسەر لاتووە ئینشاڵڵا لە خزمەتیاندا دەبین پاش ماوەکەش ئیمتیحاناتی دەست پێ دەکاتن دەتانی ساخۆیان باشتر حازرکەن لە بۆی لێرە ڕۆژانە خواردن بۆ 3200 تاکو 3500 قوتابی ئامادە دەکەین بەشە ناوەخۆیەکانی شەی شەوکەت و بەشە ناوەخۆیەکانی هەژدەی شوبات خواردنەکانمان جۆرە جۆرن برنج و فاسۆلیا و گۆشتی مریشک ڕۆژی دوایە دەبتە گۆشتی گۆلک خواردنەکان بە هەمە ڕەنگە یان مەسەلەن ئەمە جۆرە مەرەگەکانمان هەمە جۆرن ئەلحەمدولیلا ئیشەکان زۆر بە باشی بەڕێوە دەچی ئێمە وەکو قوتابی سوودێکی زۆرمان لەو پرۆژەیە بینیوە بە حکمیەوەی کەوا ئێمە لە مانگی ڕەمەزاندا خەریکی ئەنجامدانی تاقیکردنەوەکانین ئەگەر بێت و ئێمە خواردن ئامادە بکەین لەوانەیە سەعات و نیوەک لە کاتمان بگرێت بۆیە ئەو پرۆژەیە خزمەتێکی زۆری بە ئێمە گەیاندووە وەکو ئەوەی کەوا کاتی زۆر بۆ گەڕاندوینەوە لەلایەکی ترەوە لەلایەنی مادیەوە ئیسفادەیەکی زۆری بەمە گەیاندووە لەوانەیە ئێمە لەو مانگەدا بەلانی کەمبایی 60,000 100,000 خواردن بکڕین پێداویستی بکڕین بەڵام بەهۆی ئەو پرۆژەیەوە ئێمە لەو بڕەمادیە پێکراوین. شەوانی مانگی ڕەمەزان لە شاری دوهۆ گەرمگوڕیەکی بەرچاوی هەیە وش بەهۆی ئەو یاریە کولتوریە کۆنانەیە کە ئەنجامی دەدەن. گوستیلکانێش یەکێکە لەم یاریانە کە لە ڕابردوودا لە نێوان گوند و گەڕەکەکاندا دەکرا و خەڵکێکی زۆریش دەیزانن و بە حەزەوە دەیکەن. هاوڵاتیانیش بەدەم گۆرانی و چەپ لە ڕێزان یاریەکە دەکەن و هەر کە بردیانەوە دەیکەن بە بەزم خۆشی و سەما.
گستیرکانه هرچند بری گند بو گندات کرد نبینا گندا و گندا بو سرا پازات کرد سرا گولکا سرا برخا یعنی یاری که گله خوش بو اف یاری بردوام بو حتی دم پاشیفت خانش نیکاری که وقتی بیشتر چه سرجه خو تقدر بجدارن هر شف یاری یا بردام و هر شف یاری تتکرن تیپک درد خبیتن تیپک قادیت مینید حتی سرکفتین ایک و دو سه دهنه خلاط کرن بينا موت شلون من حط سيدا بيسكا بينا مناڵ واتە شیرینی ژیان ئەویش ئەگەر جمک بێن و سەبارەت بە تایبەتمەندیەکانیان دایکان و باوکان بە دیاری خوای دەزانن لە ئێوارەیەکی مانگی ڕەمەزاندا فێستیڤاڵێکی جمکەکان بەڕێوەچوو باوکان و دایکانیش بەو پەڕی دڵخۆشیەوە پێشوازیان لێ کرد لەم فێستیڤاڵەدا بە سەدان جمک بە بەزم و شار و گۆرانی و بزە و پێکەنین ئێوارەیەکی خۆشی مانگی ڕەمەزانیان بەڕێ کرد. براکەمی مبینە ئەمە دوانین هاتووە دەشاری دکتۆرها ئەمە لەنەزەر خواردنی غەزا هەر وەکویەکی لەنەزەر خەو هەموو شتێک لەگەڵ یەکی هەر وەک یەکی. ئەمە ڕەشیدی وەیسی خەڵکی شاری جۆکتەپا خوددا ئەو نیعمەتە گەورەی داومێ سێ دانە کچ سێ قوڵوویەکی داومێ نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە ئەوە بە نیش سۆمایە سۆمای کچمە ئەوە نێوی سنوورە ئەوە نێوی بارانە خۆم هەر وەک دەزانێن ئەگەر دەنگێک بێ لە ڕۆژگاری ئەو ڕۆژان سەفرخۆی هەیە و نەخوازەوەی کەس تێدانێت. ئەم سینای یوسفی 17 ساڵە براکەم ساڵان یوسفی لە شوارەی دوقلوها و پێشەمبە لە شاری مەهاباد ساڵۆی 2010 ئەم دوو براکەم لە منداڵەوە شەڕکاتێکی زۆر پێکەوە جیاوازمانە لەگەڵێک بووینە یەکدان لە بەرنامەکانیشمان هەدەفەکانمانەوەی ئەگەر گەورە بووین ئینشاڵڵا سەرکەوتوو بووین لە کارێک لە زندگیدا دەمانەوێت ڕۆژ زەمانمان پێکەوە بەیەک ڕۆژداگێت. والله كان خوش يا واسي بخسر ما نبا مثلا ده زور زجان بزجاي ويسوبان تواني دام حقك شكل بزجاي كله بكمو وتولي بكمو بزوده كان ما وشت الذين بدا نمو بدا خو او رزمو بكزوت له كير تبان دي ما وشت زورنو
هەموو ئێوارانی مانگی ڕەمەزان گۆڕەپانی سوڵتان ئەحمەدی ئیستەنبول لە خەڵک جمەی دێت و بە هەزاران کەس لەم گۆڕەپانە ڕۆژوەکانیان دەشکێنن بەر لە بەربانگیش ژمارێکی زۆری خەڵک خواردنی خۆیان دێن و لەگەڵ بە ڕۆژوبووان بەربانگ دەکەنەوە. لەم گۆڕەپانە گەشتیار و قوتابی و خەڵکی یاسایی بەبێ جیاوازی سرا بۆ وەرگرتنی خواردن دەگرن و دەبنە میوانی خێرخوازان و شارەوانی شاری ئیستەنبول. باهاتنا هیوا رمضان را لگلک نافچه استانبول جبوک و ولاتی بکارن لدر و روژیا خوابکن جین فتار هاتین آماده کرن و لوان جهان خارنت بلاف کرن. یک جناوندن کو هر زیده ولاتی لکم دبن و روژیا خوابدکن و هر سالان ای سالجی میدان سلطان احمدیه. لوی میدانه بر به فتار را هزاران ولاتی کم دبن و به حوال و مالبات خواب فتاره دکن. دگل خارنه کل بدرته بلاف کرن گلک ولاتی جمال خواج خارنه تینن بدره و لسر وان ماسه و جهن کل سر گیان هاتین آماده کرن به هفره روژیا خواه دکن ولاتین کل بدره روژیا خواه دکن دیار دکن تایبتی یک جدایا و میدانه هیا و دم کوتین بدره به هفره دفترن با اوی که باشتر رمضان هیز دکن لوما کنگ درفت وان هباوتین بدره و به اتمسفر مانوی به هفره دجین استانبولم طلبانه امیرو طلبانه معلمه جانا وده گله پر زحمته ام جوی قاسه ام هاتی وده بلدیا وده خواند ملتمه اشتام جوی قاسه ام جات نوده مقاوده دید خود روزی ما قبول بکه Sultanahmet Meydanı her sene böyle. Em li vê meydana dîrokî Ramazana xweş derbas dikin. Xêrxwazek li vê derê xwarinê dewelatiyan. Mala wî hezar caran ava be. Me jî li gel xwe xwarin ji malaniyê vê derê. û em bi malbatî li vê derê rojiya xwe vedikin. Ev qerebalixû kombûna li vê derê Ramazanê xweştir dike. Kengê derfeta me çê be em tên vê derê. İşte bir iftar لوی میدانه جی گشتیاران بگیرن حتی خواندکار و ولاتیان هر کسی کو بخوازه جوی خارنه کو جالی شارداری و خیرخوازان وته داین دستینه و بریا کو ملابانگ فتار بده هزاران کس کتن رضا خارنستاندنه ده. Bir manevi önemi var bizim için. تایبەتیەک مانەویان vê derê heye. Her meha Remezanê ev derwisa tije dibe û em hemû bi hev re rojiya xwe di nav kêfxweşiyeke mezin de vedikin. Remezan heyva alîkarî, wekevî û yekitiyê ye. Xwedayê mezin rojiya me hemûyan qebûl bike. Müslüman, gayrimüslim, Müslüman. her Ramazanın bereketine Her Ramazan bi bereketa xwe vetê. Em jî hatine vê derê tevlî vê bereketê bûne. Ev kombûna li vê derê mirov kêfxweş dike û rehê Ramazanê hê geştir dike. Ez her sal Ramazanê têm vê meydanê. Îro jî em bi malbatî hatine û gelek kêfxweşin. insana hava veriyor. میدان سلطان احمد یک و یک جنابدارترین جین گشتیاری استانبول تزانین و هر دمان ده هی و رمضان دجی جوالاتی و گشتیاران تجابویه با هاتن هی و رمضان رجی لوی میدان جفتار بگیرن حتی پاشی و والاتی کم دبن و بریا گوتو بیش و چالاکین اولی وقت خواه لوی میدان دیروکی در باز دکن. بەرگە و بابەتی ئێوارە 24 ئەمڕۆمان پێشکەشکردن تا ئێوارە 24ێکی دیکە ئاسوودە بن.